سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێگەن جوانترین سڵاوتان لێبێ. من ڕاست کاکە مەحموود خۆشحاڵ و ئاسوودەم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامی باس و خواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. برەودان بە توانە هونەریەکانی منداڵ دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواس و قسە لەسەر ئەو بەهرە و پێدراوە خوایانە دەکەین کە لای منداڵ هەن. بێگومان منداڵ بەهۆی ئەو فیترەتە پاکە و ئەو مێشکە سافەی کە هەیەی و دوورە لە جەنجاڵی و ناڕەحەتی و نەهامەتی و کێشە و گیر و گرفتەکانی ژیان بێگومان گەلێ بەهرە و توانایی جوان و بەسوود و پڕچێژی تێدا هەن ئەگەر دایک و باوک و مامۆستا و دەوروبەر و خودی منداڵ خۆی نەبنە سەرکوتکەر و لە ناوبەر و چەوسێنەرەوە و وەکۆڵێ دامرکێنەرەوەی ئەو بەهرە خوایانە ئەوە منداڵ دەتوانین بڵین هونەرمەندێک، کەسێکی سوودبەخش بە کۆمەڵگەکەی، کەسێکی چێژبەخش، کەسێکی ئومێدبەخش دەردەچێت لە کۆمەلگاواتە لە منداڵدا کۆمەڵێ بەهرە و توانای وەها هەن کەوا هەمیشە دایک و باوکەکان بتوانن شانازیان پێوە بکەن و منداڵەکەیان بەرز بنرخێنن لای تەواوی منداڵانی دیکە لای خەڵکی دیکە. کامانن ئەو بەهرە و پێدراوە خوایانەی کە لە منداڵدا هەن ئایا ئەو بەهرە و توانایانە لە کەیەوە لە منداڵدا سەر هەڵدەدەن؟ ڕۆڵی دایک و باوک، مامۆستا، خێزان چییە لە برەودان و زیاتر گەشەپێدان و گەشەپێکردنی توانا و بەهرە هونەریەکانی منداڵ؟ ئێمە چۆن بتوانین ئەو بەهرە و توانایانی کە لە منداڵدا هەن زیاتریان بکەین و برەوی زیاتریان پێ بدەین؟ کامانن ئەو ڕێکار و هەنگاوانەی کە وا دەکەن توانا و بەهرە هونەریەکانی منداڵان گەشە پێ بکەین و زیاتریان بکەین؟ بۆچی دایک و باوک لە یەک سەفەری بازاردا 4-5 جۆر لە جلوبەرگ، لە یاری پلاستیکەکان، لە ئایپاد و مۆبایل و یان بۆ منە خواردنە جۆراوجۆرەکان بۆ منداڵ دەهێننەوە، بەڵام ڕۆژێ لە ڕۆژان بەداخەوە زۆر بە کەمی دەبینین کە باوکێک گۆڤارێکی ڕەنگاوڕەنگ یا چیرۆکێک یا هەر شتێک کە گرنگی بەم بۆ توانا و بەهرە هونەریانەی منداڵ بدە نایبینین بەدەستیەوە بێت و بهێنێتەوە بۆ منداڵەکەی لە کاتێکا بەونە منداڵ زۆر حەزی لێتی و زۆر پێی خۆشەکەوە هەر لە سەرەتای منداڵێتەوە کۆمەڵە چیرۆک بزانێ یان بۆ منە وێنەیەکی بۆ بێتەوە کە خۆی بتوانێت ڕەنگی بکایە جیاوازیەکانی نێوان دوو وێنە بدۆزێتەوە یان مەتەڵێک بێ و بتوانێت وەڵامەکەی بدۆزێتەوە. ئەو بەهرە و توانە هونەریانەی منداڵ چ سوودێکی هەیە بۆ منداڵ؟ تا چەند منداڵ لەو گۆشەگیری و قەلەقی و یام شەڕانگێزیی کە هەیە ڕزگار دەکات؟ دایک و باوک چی بکەن؟ یام چۆن ئەو ڕێکارانەی توانە هونەریەکانی منداڵەکان دۆزنەوە بۆ ئەوەی منداڵ لەو گۆشەگیری و شەڕانگێزی و بێتاقەتی و توانە مردویەی کە تێایەتی ڕزگاری بکەن و بیکەنە منداڵێکی بەهرەمەند و هونەرمەند. بۆ مەبەستە قسەکردنی زیاتر لەسەر توانە هونەریەکانی منداڵ میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەرچڵ شەوقی سەرپەرشتیاری پەروەردەی و پسپۆڕی هونەر و هەروە ئەندامی سندیکای هونەرمەندانی کوردستانم کردو. مامۆستا سەرچڵ زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی باس و خواز. زۆر سپاسانەکەم، مەمنونتانم بۆ ئەم دەفتەی کە ڕسانتان بەفەرموون بۆ پرسیارێک کاتانە. زۆر سپاس دەکەم مامۆستا سەرچڵ. بەهرەکان کە ئێمەڵین منداڵ کۆمەڵێ بەهرەی زۆر و زەوەندەی تێدایە و خاوەنی کۆمەڵێ بەهرەیە گونجێ لە کەسی دیکەدا نەبێ لە کەسە گەورەکانە، کامانن ئەو بەهرانە؟ ئەو بەهرانە سەرەتا بۆ ماڵ ئەگرێتەوە، چونکو ماڵ خێزان قوتابخانەی یەکەمە. ئەمیش بۆ ئەم حاڵەتان یەکەم ئاستی ڕۆشنبیری باوک و دایشی ئەو مناڵە لە چ ئاستێکەیە تا ئاستی ڕۆشنبیری هونەری و فەرهەنگی ئەو دایک و باوکە بەرز بێ زیاتر ئەو مناڵە چێتە ناو ئەو بوارە، تا ماڵ هێمنی و لەسەر خۆی تیا بێ، ماڵ بێ کێشە بێ، ماڵ بێ مشکلە بێ یان حاڵەتی مادی ماڵەکە باش بێت، ئەو مناڵە زیاتر ئەو بەلا دووسە بێت. کەواتە کۆمەڵێ فاکتەر هەن ڕۆشنبیری ئاستی ڕۆشنبیری مناڵەکان باش بێ، باوکو دایکە باش بێت و بتوانن جێوێکی لەبار بۆ مناڵە بڕخسێنن. چونکم کە توانیان زۆر ڕسەبێنن ئەو مناڵە زیاتر برەو بۆنەکانێدا. بۆ نمونە مناڵ هەیە لە مۆسیقایە، مناڵ هەیە لە شانۆیە، مناڵ هەیە لە وێرەکێشانە. کەواتە دووشت هەڵدەیە، یەک بەهرەکە، دووەم ممارەسە و دیراسە. ئەم دوانە تاوەکی یەکترن. جاری وایە بارەکە هەیە بەڵام دەرفەت ناڕەخسێت، کەواتە بە دەرەخسێت لەلایەن باوکودەکانەوە ئەنجا دوایی بۆ قوتابخانەی دووەم کە قوتابخانەیە. بەڵێ بەهرەکان چۆن دەڕەخسێن یان بەونە چۆن ئەم بەهرەیە بڕەخسێ؟ ئەم بەرهانە کۆمەڵێک فاکتەر هەیە. بۆ نمونە مناڵ حەزی لە ڕسمە،
حەزی لە مۆسیقایە باوکو دایکە ئەچێ دەفتەرێکی وێنەی بۆ کڕێ هەیە ئەچێ مۆسیقای بۆ کڕێ یان هاوینانە خول هەیە خولی مۆسیقا هەیە خولی شانۆ هەیە خولی نیگایشان هەیە داخلی خولی ئەکا کە داخلی کات زایدەن هاندان دەستە خۆش بێ دەست پێم خۆشتەکە باو بکەیت ئەمانە هەمووی فاکتەرن کەواتە بە هاندان و بە ڕەخسوچی و بە تەواضع و بە دابینکردنی ئەو هەموو پێداویستیە ئەو مناڵە ئەو شتەی دروست بێت خاڵی کەس کە زۆر گرنگە لە قوتابخانە مامۆستایەکی بەتوانە مامۆستایەکی ئەکادمی بتوانێت دەرس بۆ مناڵە بڵێت و جەوکەی بۆ بڕەخسێنێ تەماشاکە زۆر جار هەیە مناڵەکە لە ماڵەوە هەموو شتی بۆ دابینەکەن بەڵام مامۆستا زۆر گرنگی پێ نایە یعنی کەواتە بۆچێتەوە مامۆستا هەیە ناگەڕێ بە شوێن دۆزینەوەی بارەکانە ئەبی ئەو مامۆستایە بگەڕێ بارەکان بدۆزێتەوە زائیدەن دایک و باوکە سەدای قوتابخانەکە مامۆستای هونەر چییە مامۆستای مۆزیک چییە کوڕەکەمان هەمان بەهرە هەیە لای خۆت گرنگی پێ بدە کەواتە پێش ئەو مامۆستایەش دەفتەرێکی بێت ناوی بنووسێت بۆی بیری نەچێت ئەو مناڵە زیاتر گرنگی پێ بە بەڵام کە گرنگی پێەیە نابێت فروقی فەردی دروست بێت مناڵی کە هەست بە کەمکوڕڵێ ئەی بۆ ئێمە شتەکە کەواتە گرنگەکە ئەبێت بە شێوەیە بێت کەوا مناڵێک هەستی پێ نەکات لە یەک ئاستا بەڵام ئەو زیاتر گرنگ پێ بێت بەهرەکان کەی سەر هەڵەدن لە منداڵە ئایا منداڵ هەر ئەم بەهرانەی تیایان بوونە کاتێکمان هەیە قۆناغێکمان هەیەکە تێیدا بەهرەی منداڵ سەر هەڵ بدەن و هەستی پێ بکرێت و دەرکی پێکرد لەن ئایا خودی خۆیەوە بێ یان دایک و باوکیەوە بێ تەبەن بارە خۆڕستکە ناتوانانی مناڵ بزۆر بیکەی بە مۆسیقار ناتوانانی بە زۆر بیکەی بە نیگارچێژ یا بە شانۆکار ئەبێ ئەو مناڵە ئەو بارەی تیابێ کە بەرەکەی تیابوو دایک و باوک پێویستە ئەو جۆی بۆ بڕەخسێنن ئەو جۆ چۆن ڕخسێنن بە تەرجیع بە هاندان بە دابینکەی کەلوپەری پێویستیەکان و هەروەها ئەبێت جەوی ماڵ لەبار بێ ماڵێکی پڕ لە قاوقیژ و ئاژاوە نەبێت ماڵی بێت بەڕاستی مافی مناڵی تا پارێزراوە بێت چونکم کە باوک یا دایک هەمیشە ئەو مناڵی سەرکوت کرد ئەو مناڵێکی گۆشەجی دەرەچێت مناڵێکی نەخۆش دەرەچێت مناڵێک بێت کاشیتە مەکتەب بەلای و نامۆیە یعنی کاشی مەکتەب بە کۆمەڵی چێش خۆشی دە مەکتەب مامۆستا لە وێنە بکێشە نازانم ئەڵێ بە زۆر پێڵە بکێشە هەڵەچی ئەڵێ نەخی وێنە ناکەم کەواتە ئەمانە حاڵەتێکی بێ ئەو مامۆستای بتوانێت ئەو مناڵ ڕزگار بکات بێکەم بە چ شتێک دایک و باوشی مناڵمان کات ئەڵێ ئێوە ئەو مناڵە گۆشەگیرە ئەو مناڵە شتەکەی بۆ دابین ناکەن ئێوە دیار لە بیئەیەکان ئەو مناڵە هەمیشە سەرکوت دەکەن لێیت و ڕابن ئەیشێنن ئەمانە بۆی ئەو مناڵەتی ئەو گۆشەگیرە کەواتە ئەبێ یەکەم جار کە ئەو قسانەکە لەگەڵ باوکودایشی کرا باوکودایشی گوێڕایاڵی مامۆستا و بەڕێوەتی قوتابخانەکە بن دوای ئەوە مامۆستا ئەبێت بە کۆمەڵێ شت ئەو شتانە چارەسەرکە یەکەم بەشداریکردنی مناڵان لە چالشیە کە تۆ مناڵێک کەسە شانۆگەریەکەوە ئەم هەموو خەڵکە تەماشای کرد ئەم خەڵکە تەماشای کرد ئەو مناڵەسەکە شتێکە هەست بەبوونی خۆیەکە کە مامۆستا لەگەڵ مناڵە تەواضع بوو ڕۆحسوک بوو ڕۆح شیرین بوو هێمن بوو لەسەر خۆ بوو دەستە خۆش بێ ئافرین ئیشەکە جوانە هەمویان چەپڵیان بۆ لیا ئەو مناڵە ڕزگاری بێت یان بۆ نمونە مناڵ هەیە هەر ئاوا دانیشتووە ئاسە گۆرانی بڵێ کە مناڵەوەی بڵێ نازانم کە مناڵی کات هەستا گوێیوت ئەویش نییە ئەویش هەزکات چاولەوی کە بکە خاڵیشکە کە زۆر گرنگە ئەو مناڵە هەیە وێنەکە بە بچوشی یان تەماشاکە وێنەکە بە زۆر ماشی دروستی کات و ئەم شتانە یان شتەکە باش دروستی ناکات ئەو کاتە مامۆستا چ شتێک کە باشە گروپات ئەو قوتابیانی کاتۆلیش گەورە ئەێنێ سوار پێنج قوتابی یا شەش قوتابی لەسەر کاتۆلیش گەورە بۆی باسییانێت تەبەن بۆی ناڵێم قەڵەمی ڕەنگە قەڵەم یان ماجیک یان ماجیک وشکە مناڵ تا پۆری چواری سەرتاییش دەستی ماندووە بێت باشترین شت چییە بۆی باستێل چونکم باستێل بەدەستپەنجی مناڵە زۆر بە ئاسانی بەدەستەوە دەستی مناڵ نەرمەکە ئەوڵکە کە دەستمەکە دەستی نەرم بێت و پشتی بەرز بێت لەبەر کە ئەو حاڵەتە دروست نەبێت کە چاوی ماندوو بێت سەری پشتی بێشێت تووشی کۆمەڵی حاڵەتی ناخۆش بێت دوای ئەوە لەگەڵ تەلەبەتوانەکانە هەمویان ڕسمەکەن ئەو مناڵ کەسی ئەوانەکە واشتی جوانەکەن و هەمیان بە ڕۆحی ستوگ بە ڕۆحی ئەمنەوە شەکانەکەن ئەمیش ئەبێت هاندەرێک کەواتە لە حاڵەتی گروپات لە شانۆ بێ لە گۆرانی بێشتی بێت مناڵەکە زیاتر متمانە بەخۆی بەخشێ ناترسێ کەسێکی کۆمەڵایەتیە بێ بەڵام بەردەوام ئەبێت مامۆستا دەنووشی لەسەر باوکو دایک قوتابەکە بێت بەردەوام ینی ئەو مناڵ کە چارەکیەکە کات باوکودایشی بانکەن پێویستە پردێکی ئەو تۆ لە بینی باوکو دایکی قوتابیەکە لەگەڵ مامۆستاگە و ئیدارەکە هەبێ کە پردێکی تەواو هەبوو زیاتر کێشەکان چارەسەر بن
بەڵێ ماوەسا سەرچڵ جەنابەت وتت کە بەهرەکان خۆڕسکین و ئێمە ناتوانین بە زۆر منداڵێک وا لێ بکەین مۆسیقار بێ وێنەکێش بێ نیگارکێش بێ ئێمە چۆن دەرک بە و هونەرە بکەین کە لە خودی منداڵەکەی خۆماندا هەیە ئێمە دایک و باوک چۆن بزانێ منداڵەکەی خۆی لە بواری شعرە دەستی هەیە یەکێکی دیکە لە بواری وێنەکێشانە یەکێکی دیکە لە بواری بۆ منە مۆسیقا و کۆمەڵەشتی دیکەدا ئێمە چۆن ئەم بەهرەیە بدۆزینەوە مادەم هەر منداڵێک خاوەنی بەهرەیەکی زاڵە تایدا ئەو حاڵی زۆر ئاسانە کۆمەڵێک کتێبی چیرۆشی مناڵانە بکڕێ بەڵام کەسیوکان کە بووی کڕی نابێت ترسناک بێ نابێت وشەکان لە ڕووی زمانەوەی قورس بێ ئەبێ زمانی مناڵ بێ کۆمەڵێک چیرۆشی مناڵ کۆمەڵێک شعری مناڵ زائدەن تەپڵ دەف یان دووزەلەیەک یان مۆسیقایەک مناڵ حەزیبەکە یان مۆسیقایەکە بەدەم مۆسیقای پێلێن چوو بەڕاستی کەمانچە تۆزێ قورسە یان پیانۆی مناڵ هەیە ئەمانەی هەمووی بخاتە بەدەست لەگەڵ ئەوەی کەوا ئادی تۆ لە سایی فڵان شارۆگەری بکەرەوە ئادی تۆ لە سایی فڵان وێرمەند بکەرەوە بۆ گۆرانی ئەجا وردە ئەم مناڵە کە ئەم هەموو شتی لەبەردەستا بوو لە یەکشتا خۆی بینێتەوە چۆن بۆ نمونە کە هیچ چێتە کۆلیژی پزیشکی هەموو بەشکای پزیشکە خوێنێت لە ئاخیرا خۆی لە یەکشتا بێتەوە یا بێتە باتنی یا بێتە چاو یا ئەبێتە دروت کەواتە مناڵەکەش نییە کە ئەم هەموو شتێک خرایە بەردەست لە چیە زۆر شارەزا بوو لەوای خوێنێتەوە بەڵام ئەوەی زۆری داخە بەڕاستی من هەمیشە ئەڵێم یاخوا ئەو کەسی کە ئەو دانە پلیسواری دانەوە خەت خێر لە خۆی نەبینێ بەڕاستی ئێستا مناڵ نە مۆسیقاکە نە ڕسمەکە هەمووی خۆیانەوەتی ئەم پلیسواری ئەم مۆبایلە پێویستە بەڕاستی ئەمە دایک و باوک لەوەیان موسیتر بن یعنی تا قۆناغی بڵێم تا 16 ساڵی نەکرێت بۆ مناڵ بکڕن یعنی کە دایک و باوک ئەگەر بۆ شکڕی کاتی بەرێ بۆ نمونە مناڵ سەعات 12 ماڵەوە هیلاکە وانێ ماندووە برسێتی ئیسراحەت کە بیر لەو کاتۆ کە ئەم ڕۆژی خوێنەوە دوای ناخواردن ئێستابەر کە ناخوارد ناچێت ئێستا دوێدوانیە ناچێت کە بنێ بۆ ئەنوانە خۆشی دوایە خراپە تۆ دوای ناخواردن بۆت هەیە سەعات 2 تا سەعات 3 پلیسوار بکەیت یان یاری بەم هیرانە بکەیت کۆمپیوتەر بکەیت بەڵام ئەو یاری کە پێکات ئەبێت پەروەردەیی بێت نابێشی ترسناک بێت چونکە مناڵ کە تەماشای ئەم شتانەی کرد بەرەو هەڵی لێبات ئەبێ دایک و باوک دەبێن متابعەی مناڵیان بکەن ئەو فریەی کە ئەبینێ ئەو گەرەی کە کوێی لێگرێ چ گۆرانیەکە ئایا لەگەڵ تەمەن و لەگەڵ قۆناغی مناڵ گونجاوە ئەوە زۆر گرنگە دوای ئەوە کاتێکی تەواو بوو تەمەن ڕۆژی و سەعاتی باتێ کە تۆ کاتێ بۆ دانا ئەو کاتە مناڵ بەرەو هەڵیان نارێ بەڵام ئەگەر دایک و باوک لە ماڵە موسیتر نەبوون وەڵام مناڵێ بەدە سەعات یاری ئینکە بەخەڵانایەت کەواتە ئەو مناڵەش کۆمەڵ مزعفاتی هەیە کە ئەم یاری پێشواری کرد یەکەم لە مەقتابخان دواکەوێ بارەکانی ئەمرێ چاوی زەیف بێت پشتی چای ئەمە هەمووی کاریگەری بۆ نەفس مناڵکە هەیە مناڵ هەیە بەرەو جێژبوون ینی هەرو چۆن بڵێ بەرەو گۆشەگیری ئەچێت کەواتە ئەمە ئامۆژگاری بۆ هەموو دایک و باوکان ئاگادار بن ینی مناڵەکانتان کاتی بۆ دانێن ئەگەر پلیسواری بەڵام ئەگەر نەشیان بێ باشتیشەوە بە شتەکە چۆن بڵێ ینی سنوورێکی بێکی بێت باش شتەکە سنووردار بێت چون ئەگەر سنووردار دەبوو ئەو مناڵ بەرەو هەڵدێ دەچێت زۆر باش ماوەسا دوایی باسی کاریگەریە خراپەکانی تەکنۆلۆژیا و ئایپاد و مۆبایل و پلەیستەیشنەوەکەین لەسەر منداڵ و کوشتنی بەهرە و تواناکانی منداڵ بێگومان زۆر جار لە نێو خێزان و لە نێو کۆڵان و لە نێو برادەرەکانی جۆری لە گۆشەگیری تێدایە هونەر لەگەڵ گۆشەگیریات چ پەیوەندیەکیانێ ئایا بۆ منە هونەر تا چەند نتوانێت جێبە گۆشەگیری لەق بکات لە لای منداڵ و بیکاتە مناڵێکی کراوە و مناڵێکی ڕووخۆش و مناڵێکی بۆ منە بزێ و جم و جوڵ کرد بەڵێ تەمەنەوە ئەوەی یەکەم جارە وتم میلاقی بە باخو دایکەوە کە تۆ مناڵ هەمیشە سەرکوتی بکەیت و لێی بیت و تۆ قسە مەکە یعنی تۆ دیقەت ماڵ لێ قسە بکە تۆ گوێی لێ بگرە یعنی توێشکی بۆ زای چۆن باوکو دایکە گوێ لە مناڵ ناگرن کە تۆ گوێ لێ نەگرت ئەو مناڵە سەرکوتە بێ گۆشەگیرە بێ با مناڵ چی لە ناقی هەیە دەری بڕێ کێشەیە دەری بڕێ کەواتە ئەمە هەمووی مناڵ هەبوو من لەگەڵ چیمە بیرمێک گۆشەگیر دایک و باوکی ینی ماڵێ بوو مەعەدرە شەڕ و ئاژاوە و دوای ئەوە بۆی بەڕاستی شتی کەش کە گرنگ دەوری پێ بەم قەینانەکانە بەڕاستی ئەم قەیانەش ئەم قەیانی نەبوونی و نەبوو ئەمە زۆر کاری بۆ مناڵ هەیە یعنی تا مناڵ نەبوو بێت یعنی ناتوانن زیاتر شتەکە بۆ دابینکەن بەڵام ئەبێت خەڵک هەمیشە هاوکاری ئەو خەڵکە ئاژارانە بن ئەو مناڵە تەماشاکە کە سەرکوت کراوە لە ماڵەوە ئەچێتە دەرەوە باوکی ئێستا پێڵبایەکە وەرە تێکە بە مناڵ مەکە فڵان مناڵ خوێڕیە فڵان مناڵ وایە یعنی تۆ هەرچی مناڵی گەڕەکەت بەڵام لەبەر چاوی دەکەیت
هذه مناڵە وای لێت ترسی هەیە لەگەڵ مناڵەکە یاری بکە با قەیناکە با دایک و باوکە تۆ تەمەن دراوسی هەمووی وەکو کەسی مناڵەوان ئەگەر ئەزانی مناڵەکە و مناڵێکی داوسیانی زۆر خراپە بەنهێن پێڵی ئەو مناڵە دوورکەرەوە لەکە ئامیکە بەڵام خۆ مناڵی گەڕک هەمووی خراپ نییە لەوانەیە شاز یەک دوای تیا بێ یاری تۆ بێت هاوڕێ وەتی بکەیت لەگەڵ ئەو مناڵە یاری بکە کە مناڵ یاری کرد لەگەڵانەوە چاوشارشیە و یاری تۆڵتۆ پێنومانە باوکو دایک دەفتیان بۆ ڕەخسان ئەو مناڵە لەو گۆشەگیری نجاتێ بێ یعنی وەکوتم ئەبێت مناڵ هەمیشە هەوڵ بن بەشداری لە شارێکەکان نابکات ئێستا بوون منە لە چەند قوتابخانەکان ساڵانە یان کۆمەڵی ڕێکخراوە هەیە ساڵانە خولی شانۆەکەنەوە مۆسیقەکەنەوە مەلەوانی ئەکەنەوە ئەمانە بعد هەڵبکرێت کە تۆ ئەو مناڵت لێ نەترسایی سیقە و بە مناڵی خۆ بوو بەس ئەمێش هەمیشە ئامۆژایشی چی بنیاد نەدانە نەک ڕوخێنەرانە نەک تۆ بیترسێنی فڵان کەس وە فڵان کەس وە ئەمانە کەواتە تۆ شانسی بۆ مناڵە بتوانێت ئەو بەهرەی لا دروست بێت بۆ گۆشەگیری چۆن دروست وەکو وتم لە چالاشیە بەشدار بێ خۆشەویستی تەبایی برایەتی ڕۆحسووشی هێمنی لەسەرخۆیی و ئەکە ئەو مناڵە کەسێ بێ متمانی بەخۆی بێ کەسێکی کۆمەڵایەتی بێ کەسێکی چاوکراوە بێ کەسێ بێت هەموو کەسی خۆش بێ هەموو کەسی ئەویان خۆش بێت جیاوازی وێنەکێشانێک کە منداڵێک سەعاتێکدا ئەنیشێ وێنەیەک دەکێشێ یەکێکی دیکەش بۆ منە هەر ئایپادی بەدەستەوەی و یاریەکەکە بۆ منە ئەم دوانە بەجۆی لە جۆرەکان چوونەتە نێو فەزای خۆیانەوە بێدەنگی زاڵ بوو بەسەریانە لە نێو خێزان و لایەنە کۆمەڵایەتیەکەی خێزان دابڕاون من ناڵێم ئەم دوان جیاوازیانە بێگومان وێنە کێشانەکە باشتر و سوود بەسوود بەخشترە بەڵام چۆن ئێمە ئەم دوو منداڵک بۆچی هەردووکیان گۆشەگیر نین بۆچی هەردووکیان بێدەنگ نین بۆچی هەردووکیان دوورکەوتەوە نین لە نێو ئایلە و فەزای خێزانەکەیاندا طبعا ئەوە مناڵەکەی وێنە ئەکێشێ بەڕاستی ئەوە ئیلاقی بەو خێزانەوە هەیە مناڵێ بەردەوام ئەیپادی پێ بەردەوام ئەم هینی پێ مۆبایلی پێە ئەوە باوکو دایکیان چۆن بڵێ زەبتی ماڵی خۆیان نەکردووە یا چۆن بڵێ ئەڵێ پێڵێ بەخسەمان ناکە ئایا بۆ بەخسە ناکە کەواتە دەوری باوکو دایک زۆر دەوری هەیە مناڵ هەیە ڕسمەکە تەمەن کە تۆ بۆیەدایە شتدایە دوای ئەوەشتی کەش کە زۆر گرنگە ئەو مناڵە کە ڕسمەکات لەگەڵ ئەوی مۆسیقایکی هازدی مۆسیقایکی مۆزارت مۆسیقایکی بتهۆڤن جاوەرە ئەو مناڵە کە ڕسمەکات چ جوێکی شاعیریەوە چ جوێکی خۆشەوە بەڵام ئەوی کە ئایپادەکەی پێەیە ئەوە کۆمەڵی مزعفا دروست دەکات کەواتە ئەبێ ئەو دایک و باوکە لەگەڵ مامۆستا و لە قوتابخانە هەمیشە چاودێر بن نەهێڵن بەردەوام ئەو ئایپادە ئەویان پێ بێ چونکم کە ئەوی بەردەوام ئەوی پێبوو لە مەکتبیش دواکەوێ لە هاوڕێکانیش دواکەوێ ئەتوانم بەرەو گۆشەگیری ئەڕوە یعنی زۆر جار تەماشاکەی میوانی تەماڵەکەیانەوە ناچێ بەخرێتیان بکە یعنی باوکو دایک شتی لەم بەقسەیان ناکە لە ژوورە خۆی ماداو ناتە ناو خەڵکەوە ئەمانە بەڕاستی هەمووی دەوری هەیە ئایپاد دەوری هەیە چۆن بڵێ سەرکوتکردی باوکو دایک دەوری هەیە ئەمانە هەمووی کاریگەری تەواوی لەسەر مناڵەکە هونەر چ ڕۆڵێک دەگەڕێ لە ڕزگارکردنی منداڵ لە گۆشەگیری لە شەڕانگێزی لە بۆ نمونە بێدەنگی و جۆرێ لە دابڕانی منداڵ لەگەڵ خێزانەکەی ئایا هونەر دەتوانێت ئەم ڕۆڵەمان بۆ بگەڕێکە منداڵ لە گۆشەگیری ڕزگار بکە بەڵێ هونەر وا ئەکا مناڵ متماری بەخۆی بێ کە متماری بەخۆی بوو شەرم ناکە کە شەرمی نەکرد یێتە سەر شانۆگەری پێشکەشەکە سقەی بەخۆیە بێ باوەڕی بەخۆی بە کە تۆ باوەڕێ بەخۆ بوو زیاتر لای خەڵک متمانە پێیاکە و کەسێک کۆمەڵایەتی بی ئەتوانم خەڵکی خۆش ئەوێ خەڵکی هێمن ئەبێ خەڵکی لەسەر خۆ ئەبێت یاتوانم زیاتر ئەچێتە ناو خەڵکەوە ئێستا ئێمە من برادرم هەبووە لە پەیمانگە کاتی خۆی کەسی گۆشەگیر بووە کە چۆتە پەیمانگە شانۆی خوێنەوە تەماشاکە یان هونەری مۆسیقای خوێنەوە یان ڕسمی خوێنەوە پێشانگا ئەکاتەوە ئەچێ لە شوێ گۆرانی ئەڵێ مۆسیقا ئەژەنێ ئەمانە هەمووی دەوری هەیە دەوریکە وتم ئەو بتمانە باوەڕ بەخۆ بوون زۆر گرنگە کە هێشێ باوەڕی بەخۆی بوو کەسێکی کۆمەڵایەتیە بێ خەڵکی خۆشەوێ خەڵک خۆشیان نەوێ هەوڵەیە خۆی ڕۆشن بیرکە هەوڵای بخوێنێتەوە چون خەڵکی زۆر جارێنی ئەڵێ فڵان کەس هونەرمەندە خەڵکی زیاتر حەزم پسەری لێ بکەن ئەو لەوانەیە پسەکە نەزانێ ئەچێ بە دوای مەزەرە ئاگەڕێ ئەڵێ باشە من ئەم شتە لەسەر هونەر نەمزانی کەواتە هونەر برودان بارەکان کەسێکە وا ئەکا ئەو قوتابی ئەو مناڵە زیاتر
بخوێنێتەوە بچێتە ناو خەڵکەوە بچێتە کۆڕەوە بچێتە کۆبوونەوەکانەوە کۆبنە ڕۆژبیەکانەوە بۆ ئەوەی کە شت وەرگێ. زۆر باشە مامۆستا سەرچڵ بوارەکانی هونەر کامانن ئایا وەختی خۆی لە مەکتەبە کەوانەی من و هونەرمان هەبوو تەنها وێنە کێشان و کۆمەڵێ بۆیەوە ئەو شتانە بوون کامانن بوارە فراوان و جۆر بە جۆرەکانی تری هونەر ئایا بۆ نمونە تەنها هونەر ئەوە بووە کە ئێمە لە مەکتەبە وەختی خۆی لە سەرەتایی یا تەنها وێنەیەکی شاخ و داخێکمانە کێشاوتەوە یان بۆ منە هونەر بواری تری زۆر هەیە. تەمە ئێمە هونەر بواری وێنەکێشان هەیە بواری سینەما هەیە بواری شانۆ هەیە بواری موزیک هەیە ئەمانە هەن. ئێستا وانەکراوە بەچی پەروەردەی هونەری کەکراوە پەروەردەی هونەری مۆسیک جیایە توانی مۆسیک بتوانین بەس مامۆستا چیان پێ بڵێ مۆزیک و گۆرانی پێ بڵێ مۆزیک چۆنێ پێ بڵێ پۆل 1 و 2 و 3 ئەو سوودانە ناکە بۆ زمان قورستن ئەوەی کە لەگەڵ دەنگ و لەفزی مناڵە گونجێ یعنی ئامۆژگاری خۆشەویستی نیشتیمان پاک و خاوێنی بەڵام کە گەیشتە پۆلی 4 ەمانە نیشتیمانەکان ئێستا دەرسی کراوە بە پەروەردەی هونەری جاران نیگاروانی وێنە بوو بۆتەوە بەس وێنەیان پێ بکەیت بەڵام ئێستا کە کراوە پەروەردەی هونەری مامۆستا بۆی هەیە لە وانەی پەروەردەی هونەریە شانۆ تێکەڵ بە وێنەکێشان بکە بۆ نمونە مامۆستا باسی ڕێمایەت و چۆکە قوتابیەکە کا بەچی بە ئۆتۆمبیلەکە یەکی کاکە بە مرور قوتابیەکی کەژەکە بەچی بە پیاوێکی پیر و ئەیکەش مناڵەکەی دەستی گرتووە حرەکەی یەکەم تە بە سیناریۆ دروستێکە کاتی پەڕینەوە سیارەکە تێپەڕێ ئەنجا پیاوەکە ئەپەڕێتەوە کەواتە ئەمە دوو ئامانجی پێکە یەک وێنەکێشانەکە دوو پەروەردەیەکە سێ بۆ مناڵە ئامۆژگاریەکەی کە تۆ هاوکاری خەڵک بکەیت لە کاتی پەڕینەوەیە بۆی کە سیارە لیانەیە ڕۆڵێکی شت پێداکەوە هەست بەوەی بکە کە تۆ گرنگیەکت پێداوە بەڵێ ئەی چۆن جاری وایە مامۆستا کەشتی کە زۆر گرنگە چیرۆکیان بۆیتەوە چیرۆکە تەبعاً پەروەردەییە ترسناک نییە خۆشەویستی باوکو دایک خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی مامۆستا یان قوتابیە گوڵێکە بە مامۆستا خۆ مەرجێ بڵێم گوڵی بەرێ تعبیر لە خۆشەویستیەکە بەیانی باش خەڵکە سەلام دەخاکات هەواڵی هاوڕێ پرسیە یان سەدانی یەکێک بۆ لای نەخۆشیەک کەواتە دێ دوو سێ ئامانجە پێکە یەک ئامانجەکە قوتابەکە وێنە ئەکێشێ یەکی چۆن ئەچی بۆ لای نەخۆشیەک دوو شتەکە پەروەردەییە سێ ئامۆژەیەکە ئێوە کەیشێ نەخۆش بیانی ناساق بوو بە سەدانی بکەن یان یەکێ پێویستی بە هاوکاری بوو هاوکاری بکەن یان کابرا لەوێ کەوتووە تۆ ئەچی هەڵیگریت و دەستکرد و سەردەی بە ئەمانە هەمووی دەوری هەیە کەواتە لێردا ئەتوانێت لە مانی پەروەردەی هونەریە مامۆستا شانۆ سینەما ئەمانە تێکەڵ بە وێنەکەش بکە کەواتە یەک شانۆکەشەکە لێبە دوو ڕسمەکەشەکە یان شتی تر تەلەبە هەیە لە دەرسا بێتاقە دەبێ ماندوو هیلاکە هاوڵێکی بۆەوە ئادی تو هەستە گۆرانیە بڵێ دەستتان خۆش بێ هەموو چەپڵێکی بۆ لێبن ئەو مناڵە بۆ چەپڵ تەژی ئەبێت بەڵام ئەو چەپڵە لیانە مەبەستم خۆناغی 1970 نییە خۆناغی تا 4 یا 5 چکم کە گەشت چەپڵە لیانی و گەشتە 1970 هەیە پێکردنی بۆیەت بەڵام دەستخۆشی و ئافرینەکە معنەویەن بۆ ئەو مناڵە زۆر گەورەیە یان مامۆستا تەماشاکەی کۆبوونی باوکانە کۆبوونی دایکانە کەسکوی ئەو قوتابی بانکە بۆ شانۆگەریەکان کەواتە کە مناڵی ئیشی خۆی ئەبینی لە پێشانگایەکە هەستەکە شتێکە هەستەکە بوونی خۆیەکات کەواتە بەشداریکردن لە چالێژەکانە ئەمە ڕێشەری زۆر چاکە بۆ مناڵ کە بتوانێت زیاتر برە و بەتوانەکانی بدات مامۆستا بێگومان تەنها لە شارە گەورەکاندا شانۆمان هەیە خولی مۆسیقامان هەیە خولی فێربوونی زمانمان هەیە بەجۆری لە جۆرەکان قەزا و ناحیەکان یان بۆ لادیەکان بێبەشن لەم شتانەتان تاکە شتێک هەبێت تەنها لەوە چێ وێنەکێشانێک بێت و دەفتەر وێنەیەک و لەگەڵ کۆمەڵێ ماجیک و قەڵەم ڕەنگە ئەو منداڵانە چی بکەن یان بۆنە چۆن برەو بەتوانە هونەریەکانی خۆیان بدەن لە کاتێکا بۆونە لە شوێنی نیشتەجێبوونی خۆیان لەو ژینگەی کە تێیدان بۆونە خولیشان و مۆسیقا و وێنەکێشان و پەیکەرتاشی ئەم شتانە بوونی نییە لای شوێنەوە مامۆستا دەبینێ تا مامۆستا بەتوانا بێت ئەو مناڵە زیاتر برۆبارکەنەوە کەواتە مامۆستا زۆر ڕۆڵیە ئێمە لادێمان لایە گەڕنی سیتەک هەر پشتیکانی ساردە مامۆستاکە عەزیکەمانە زوبەی ئەولادیە نییە هەموو کەمانەژن مامۆستاکە دوای داوام ئەمێنێتەوە بۆ ئەو قوتابیانی کە لە قۆناغی ئامادەین دوای ڕوێنە ماڵەوە
فێری کەمانەکە فێری مۆسیقانەکە فێری دەفیانەکە کەواتە مامۆسا ڕۆڵی باشی هەیە یعنی تۆ مامۆسا هەیە لە دوورترین لادیە وێنە کێشانە وێنە کێشیە کە وێنە نەکێشێتە دیواری مەکتەبەکە ناڵکە بەشداری پێکە کەواتە لە لادیەکانە مامۆستا ڕۆڵی هەیە ڕۆڵی گەورەی هەیە چووکم بەڕاستی مناڵ زەروێ مناڵ ئەوەنەی باوەڕی بەخسی مامۆستاکە هەیە ئەگەر بەخسی مامۆستا ڕاستیش نەبێت باوکو دێکی پێ بڵێن مامۆستا وتی کەواتە مامۆستا قسەی مامۆستا زۆر بە هەندوەرەژیە وەک لە باوکو دایک کەواتە مامۆستا ڕۆی تەواوی هەیە ئەمە لە لادیەکانە من وەکو ئاگادارم چ لادیەکمان هەیە ینی بەڕاستی مامۆستا تەلەبەر لە دوورترین لادیە کەمانچاژێک ینی کەمانچاژە نیە یان پیانۆ یان ئۆرغۆن یان ئەم ئۆکۆردیۆن ئەمانە هەمووی ڕۆڵی مامۆستا دۆری هەیە یان تەماشای لادی هەیە تیپی شانۆیان هەیە کەواتە تیپی باشی پێشانگا ئەکەنەوە کەواتە ئەمە ڕۆڵی مامۆستا ئەمە بۆ لادیەکان لە قەزا و ناحیەکانە یان لە شارە گەورەکانە ئەوە بەردەوام کۆمەڵی ڕێکخراوی هونەری هەیە کۆمەڵێک ڕێخی هونەری و ئەدەبی و فەرهەنگی و چاڵی قوتابخانەکان هەیە بەردەوام لە خولان بەڵام ئەوەی کە من زۆر سەری ڕاگەشتاوم لەگەڵ ئەوی کۆمناڵە ئەچێتە خولی کە نیگارکێشان بێشانەوە بێ زۆر جار هەفتەی جارێک ئەیانبەن بۆ فڕگەخانە یان بۆ مەلەوانی یان بۆ پارکی ئازادی ئەو مناڵە بۆ چاوێکرێتەوە ینی ئەمەش لەگەڵ بارەکەشا بێ مناڵ چاوکراوە بێ بچێ مەلە بکە بچێ بۆ سەیران بچێ بگەڕێ بچێ ئەو بۆ من بە چاویلەندا ئەمانەیە کە ئەم شتانە هەمووی بۆ چۆن بڵێ پێ بڵێم شەحنی دەروون و هەست و ناقی مناڵە کەواتە دایک و باوک لێرەدا ڕۆڵیان چییە بەرامبەر بە منداڵەکان چ بەرپرسیارەتیان دەکەوێتە سەرشان کە برەو بە توانە هونەریەکانی منداڵ بکەن یان ئەو دەواازانە بکەنەوە لە مێشکی منداڵدا کە پەیوەستن بە هونەرەوە بەڵێ تا من شتێکی خەڵکە گرم ئەوەی کە گرنگە بۆ هونەرەوە هاندانە هانی بدە ئیشی ناکە دەستی خۆش بێ جوانە ئەگەر پێکی جوانتر ئەبێ یا بۆ مناڵێکی ڕسمی دارسێوی دەکە تۆ بە چ شتێک بەرەو نەقرێەوە ئەوە لابە ئەوە تیانە ئەی باش ئەم دارسیەوە ئەمە لە باخە یان لە ناو ماڵەکانایە ئەگە بڵێ لە باخایە ئەی کوا دارەکانی تر ئەی باش ئەو سێوە چ ڕەنیەکە کە تۆ نیە وردە بۆ یەچیت ئەی ئەگەر لە ماڵایە ئەی کوا دیواری ماڵەکە ئەی کوا پەژی ماڵەکە ئەی ئەگەر لە دەشتایە ئەگەر بۆ شوێنەکە شاخاویە ئەی کوا شاخەکە ئەی کوا کانێکە وردە نییە ئەو مناڵە نیە بەرەو مۆزوعی هین مێشتی فراوانە بێ کە مێشتی فراوان بوو تۆ ینی ناشی بەدارەکە بکە تۆ هینێت تۆ بینیەکەیتەوە ئەو دارە لە باخایە ئەی کوا دەرکانی تر ئەی کوا کانیەکە ئەی بۆ یەکێنای ئاوی بە یعنی تۆ لێرە ئاماژی پڕگریش نیە یعنی وە ئەگەی کە مناڵ هەمیشە بتوانێت گەڵا درەخت ئاو بە ئینجانە ئاو بە باشە ئەو دارسیەوە سەوزە یان ئەو سێوە سووریا زەردە یا سەوزە تر وردە بەرەو ڕەنگی خۆش بێ چون بەڕاستی ڕەنگ ژیانە ڕەنگ جوانیە ڕەنگ فێرمانەکە ژیانمان خۆش بێ چون بەڕاستی بێ ڕەنگ ژیان شتێکی بێمانایە بەڵێ مامۆستا منداڵ هێندەی لاساییکەرەوەیە هێندە بەونە گوێگر و وەرگر نییە کاتێکە دایک و باوکی دەبینێ شەو تا بەیانی خەریکی سیرکردنی زنجیرە دراماکان یان بۆمنە بە جۆرەکە مۆبایلەکە داگیری کردوون بێدەنگی کردوون وە لە یەکی دابڕیون ئیدی مناڵیش ئەکەوێتە ژێر کاریگەری ئەم شێوە ژیانەی دایک و باوکیەوە پرۆسەی کتێب خوێندنەوە لە نێو ماڵدا تا چەند یەکێکی دیکەیە لەو هونەرانەی کە پێویستە منداڵ فێری بکرێ یان بۆونە برەو بە خوێندنەوەی منداڵ بدرێ ئادە چیرۆک بێ ڕۆمانێکی کورد بێ یان هەر شتێکی زانیاری بەخش بێ کە منداڵ زانیاری پێوەربگرێ و لایەنی هونەری لەو بارەشەوە بۆونە بەرز بکاتەوە لێرەدا ئەڵێ چی بچێنی ئەوە ئەدوریتەوە وانە باوکە مۆبایلی پێیە بەکوڕێڵە تۆ مۆبایل مەکە ئەی باشی بخۆ پێێتە وانە باوکە زەوی هایپاتی پێیە بەڵێ تۆ مەیکە تۆ چاو دێشی ئەی باشە ناگەشڵی باوکە تۆ بخۆ پێێتە کەواتە باوکو دایک زۆر دەوری هەیە کەواتە بێ باوکو دایک بۆی ئەو مناڵە چاو لەو بکەن کۆمەڵێک کتێب لە ماڵە کاتیەک کتێب خوێنێتەوە لەگەڵ کتێبەکە مۆسیقایکی هادیە ئەو مناڵەش مێشی شەح نەبێتەوە بەس کتێبەکان ئەو کتێبی کە ئەی بە مناڵەکە ئەبێت مناڵەکە لە ئاست توانێت مناڵەکە یابێ
چیرۆکی مناڵانە بێ چیرۆکی بڵێم ترسناک نەبێ ئامۆژگاری بێ خۆشەویستی نیشتیمان بێ خۆشەویستی مامۆستا باوکو دایک بێ پاک و خاوێنی بێ خەڵکی خۆش بێ ئەبێ شتەکان لەم تەورەیە بخرێتەوە چیرۆک بێ شعر بێ ئەمانە بێت کە ئەو مناڵە ئەو باوکو دایکەی بینی خەریکی خوێندنەوەن یان خەریکی وێنەکێشان یان مۆسیقارن ئەو مناڵە چاولوانەکە کەواتە ئەو کار ئیجابیانەی کە باوکو دایک ئەنجامیەدا ئەو مناڵ بەمەشیۆش ئەگەر کاری سلبی بێت وەکو وتم بەردەوام ئایپادێ پێ بێ یان مۆبایلێ پێ بێ ئەویش هەمان لەوکە چون مناڵەکە ناقینی ئەڵێ بۆ تۆ دایم پێدا ئەی بۆ کە تۆ پێتە بۆ ڕێگری لەم نەکەیت وانە کەواتە قوتابخانەیەکەم کە خێزانە کە خوشکە برایە ئەمانە ئەبێ هەمووی جەوێکی باش جەوێکی هونەریانە جەوێکی پڕ ڕۆشنبیانە بۆ مناڵە بسەنجێن با بچینە سەر قوتابخانەی دووەم یان بە هەر قوتابخانە بە شێوەیەکی گشتی مامۆستا کاتێ دەبینێ پۆلی یەک دێنە قوتابخانەوە چۆن زیاتر هاان دەربێت چۆن بوونەوە هوەریان لا خۆشەویست بکات چۆن بەهرە هوەریەکانی منداڵ گەشە پێ بکە و بیان دۆزێتەوە و برەویان پێ بدە بەڵێ تاپەن ئەگەر ئەو مناڵە جەوی خێزانی باش بوو ئیجابی بوو هاندەر بوون پیشادر بۆ مناڵەکە جەوێکی ئایلی هێمنی بوون کە چۆ قوتابخانە هیچ کێشێکی نابێ بەڵام ئەگەر جەوی ئایلەکە سەرکوتکردن بوو یعنی هەمیشە مناڵ سەرکوت کرد کە چۆ ئەو مناڵە کە چۆ قوتابخانە بە کۆمەڵی کێشە و ئەچێتە پۆلەکەوە بە کۆمەڵی کێشە پۆلەکەوە کەواتە ئەو ئەکەلی مامۆستا قوستە بێ ئەو پێویستە مامۆستا کە دەرسی بە قوتابی بکەوتەوە یەکە بێکە بیان ناسێ چونکە یەکە بێکە زاسینی کەم مناڵە تا چ ڕادێک کۆمەڵایەتیە تا چ ڕادەیەک تێکاوی خەڵکە خەڵکی خۆش ئەبێ شێوەی جلوبەرجی چۆنە بۆ گۆشە گیرە بۆ متمانی بەخۆی نییە جاران بیتاقە شخصی هەبوو ئەمانە ئەمە زۆر دەوری ئەمە بەڕێ من ئەوە هەموو مناڵێک ئەوەی هەبێ کە مامۆستا ئەوەی لە بەردەستا بوو هەر مناڵە و شتێک دەبەستا بوو ئەتوانی زیاتر شتەکان دۆزێتەوە زائیدەن هاوکاری ئیدارە چون ئەبێت بەڕێوەبەرتی قوتابخانە هاوکاری مامۆستا نەبێت مامۆستا ناتوانێت چێشکە چارسەر بکات ئێستا بۆ نمونە لە 150 حانوت بۆ هونەر و بۆ وەرزشە پێویست ئەوە دابینکرێت ئەگەر قوتابخانەکە ژووری وێنەکێشانی هەبوو ژووری مۆزیکی هەبوو شوێنی لە باشی هەبوو بۆ وەرزشکردن ئەو مناڵە هەز بە گەورەترین نەشونما ئەکات کەواتە مامۆستا ئەبێت بە بەشداریکردنی لە چالاکیەکان و هاندان و ڕۆستوژی و تەوازە ئەو مناڵە لەو گۆشەگیری نجاتکە کە ئەو مناڵە کە گۆشەگیر نەما دەکاسە کەسێکی کۆمەڵایەتی بێت خەڵکی خۆشەوێ خەڵک خۆشیانەوێت لای من خەڵکێک کە زۆر گرنگە کە بیڵێم مامۆستا ئەوەی هەوڵەیەت مناڵی خۆش بێت ئەبێ هەوڵ بە ئەو خۆشتی بێت جەری مامۆستا بەعام مناڵی خۆشەوێ بەس بەخەڵقیەتی سەمن بیرمە کە مناڵ مامۆستا بڕەخمان لێوە سراحەتەن من ساعت ساکەم خۆخۆم ئەو دەرسە زۆر تەواو بێ جەریبا بوو کن فلان دەرسمانەیە بێت بێزارە بووین یان دەرزەمە کەمەلێنە یان مامۆستا عەمەلێک بەدرەجە دەرزە لێشتێنم واقعی چاو دەرێنم ئەمانە بەڕاستی ئەمووی حاڵی ئیجابی هەیە چوو بەڵێم مامۆستا ئەو مامۆستایەیە بتوانێت بێت و نوتیژی لە مناڵ زەبتی خۆی بکە من مامۆستایەکمانە بوو لە خەڵکی ئاکرەیە مامۆستا بشوار عەبدوڕەحمان مام عەلی هەتا ماوەم قەرزاریم یعنی قەناعەتی پێش نزیکەی پێش لە مامۆستان بووە ئێستاشە لە یادمە یعنی ئەوەی تەواضع بوو فێری کردم خەڵکم خۆش بێت فێری کردم کە نەزانم توندوتیژی چییە یعنی کە من کە بۆشمە مامۆستا ئێستا کەسە پەرژایشم یعنی ئەتوان بڵێم شێوەی دەرسی ئەو مامۆستایان وەرگرتووە ئەو مامۆستا چۆن دەرسیوتەوە مامەڵێک لە تەربیات چۆن بووە کەواتە کاریگەری مامۆستایە دوای 40 ساڵ ئێستا بەسەر منەوەیە کەواتە مامۆستا ئەبێ هەوڵ بە ئەو مناڵە خۆشی بێت ئەو قوتابی خۆشی بێت کە هەوڵیە ئەو قوتابی خۆشی ویست ئەو قوتابیە مامۆستای خۆشەوێ قوتابخانەی خۆشەوێ وانەکەی خۆشەوێ مێشتی زوو ئیستیعابی وانەکەکە ئیمڕۆ مناڵ ئەوژەم کوڕێکمەیە لە مامۆستای تەلەبەیە وتی باوکە جاران زۆر ڕقم لە بیرکاری بوو بەڵام ئێستا لەوتی و مامۆستای پێمان دەڵێ بیرکاریم خۆشەوێ چون بۆ شتەکەی لێ ئاسان کردوین یعنی تۆرە وشتین درس بتوانین تەلەبە خۆشەویستی کەیت مامۆستاش بوو مامۆستای هونەریش بوو تەلەبەیە یعنی وایە تەلەبە ڕقی لە هونەرەکە ئەبووەوە وانەی کەی لا خۆشەویستتر بوو
مامۆستا بێ هەوڵ بات هونەریش فەرقی نییە دەرسیکەش فەرقی نییە بتوانێت هەر چۆنی بێت هەوڵ بە ئەو خۆشتی بێت چون بەڕاستی خۆشەویستی بینی مامۆستا و قوتابی واکە ئامانجەکە زیاتر گەورە ئەبێت و زیاتر بە هەلەکان گەشتون ماکەن و چۆن بڵێ گوڵێک لە خونچەوەی بە گوڵ. زۆر باشە. مامۆستا بە شێوەیەک باسمان لە تەکنەلۆژیا و ئایپاد و مۆبایل و پلەیستەیشن و ئەم شتانە کرد کە ژیانی یان بۆ جیهانی مناڵیان داگیر کردووە. تەکنەلۆژیا بۆچی منداڵ هێندەی پێخۆشە جێی هونەر و وەرزش و نیگارکێشان و کۆمەڵشتی پێگرتوتەوە. بۆچی دایک و باوک هێشتویانە تەکنەلۆژیا و ئایپاد و مۆبایل بەم شێوە بەرفراوانە بەم شێوە زاڵ بێ بەسە منداڵەکانە و ژیانیان داگیر بکە لە کاتێکا بوونە دایک و باوکی وا هەیە لە ساڵێکە لەوەچە دوو جار ئایپادەکە بۆ منداڵەکەی بگۆڕیان بۆنە بەرفراوانتری بکە بۆ یام شتی دیگە بەڵام تا ئێستا بە ئەقلیدا نەهات و ئەقلی بەوە نشکاوەکەوە کتێبێکی چیرۆک یا منداڵەکەی بەرە بۆ باخچەی ئاژەڵان یابی با بۆ منە بۆ شانۆی گاشتێ پێت وانە بەر لەوەی کە منداڵ زەرمەندی یەکەم بێ دایک و باوک بوومنە هۆکار بووم بۆەوەی کە ئەم منداڵ ئاوای دەبێ بۆچی تەکنۆلۆژیا جێی بە هونەر و بە کتێب و بە نیگارکێشی و بە سرود و بە زۆشتی دیکە گرتوتەوە. شتەکە بەڕاستی سوپاس دەکەم شتەکە بۆتە چاودێرەکەنی مناڵەکەی ماڵ هەیە دەوسەکە هەیەی ئایپادی هەیە پلەی سواری هەیە یعنی ئەچی لە ماڵ وەڵکەگرێ بۆشی فڵان مناڵەهەیەتی بۆچی بنیمە یعنی شتەکە بۆتە چاودێرەکەی شتی کەش کە ئەگەر بۆشی نەکڕی ئێستا لە هەموو گەڕەشێک دوکانی هی کراوەتەوە ئەم پلەی سوارە کراوەتەوە ئەو پیاسەدناری ئەوە زانێت کە ئەی بە مناڵەکە ئاچی دەبێت تەماشایەکە یعنی تۆ بەڕاستی ئەوەش وە ئەکاکەوە مناڵ خەڵکی خراپ بناسیە ینی دوای ئەوە ئەنواع فلیمی ترسناک بینێ فلیمی ناخۆش بینێ هەمووی ئەو بەڕاستی حەقە چاودێرێکی بێ بۆمانە یعنی تەماشاکی لە کوردستان لە شتێک چاودێرێک نیە بۆ شتانە چاودێرێک بۆ ئەنواع فلیمی ترسناک و ئەنواع فلیم هەیە کە مناڵ خەڵک بەرەو هەڵدێرە بە پێویستە بەڕاستی لیژنەیەکە بێت کە چاودێری ئەو ئەفلامانە بکات کە مناڵ نەیبێت کەواتە باوک و دایک بە پلەی یەکەم دەوری هەیە بۆ نمونە ئێستا من شتێک ئەڵێم سەر باوک و دایک ئەگە ئەو باوک و دایکە زەبدی کەسێتی خۆی بکە مناڵەکە چاودێرێکی بکات نەک چۆن بکە کە تۆ باوک و دایکە هایبەتێکی بوو کە شەخسیەتێکی بڵێ مناڵەکە لە ماڵەوە مناڵەکەی ناتوانێت بڵێ نا مناڵەکەی ناتوانێت بەقسەی نەکات بەڵام کە باوک و دایکی کەسایەتیشی ئەو تویان نەبوو مناڵ چی بڵێ بەسەر چاوە دەکڕم وەڵا مناڵ گوێنایەتی مناعەتی هەتا بیانی یاری بە پلەی سوار بکە کەواتە بێ دایک و باوک زەبتێکی باشیان هەبێ خاوەن کەسایەتی بن چۆن ئەڵێ مامۆستا ئەگە کەسایەتیشی سەرکەوتووی نەبێت ناتوانێت مامۆستای سەرکەوتوو بێت کەواتە دایک و باوکیش پێش مشت بێت کەسایەتیی سەرکەوتووی نەبێت کە کەسایەتی سەرکەوتوو هەبوو ئەو مناڵە ناتوان بەقسەیان نەکات کاتی بۆ دانێ سەعاتێ دوان زیاتر نا بەڵام ئەگە کەسایەتی سەرکەوتوو نەبوو شتەکە چۆن بڵێ ئەو مناڵە بەرە و هەڵدێر و بەرە و ئەنواع هین گۆشەگیریە بە چاوی هەست بە ئەزای چاو دەکا هەستەکە مێشتی ماندووە بێت هەستەکە خەڵکی خراپ بەناسێت بەڕاستی زۆر جار بۆی ئەم هەیە بۆی ئەم پلەی سوارەوە هەیە ئەم بلۆکەکە ئەم هینەکات ئەم چی پێڵێن مناڵ هەیە کە بلۆکەکە یانی کرد تووشی کێشە ئەبن تووشی حاڵی کوشت نەبنەوە تووشی حاڵی هەڕەشا بنەوە ئەمانە هەمووی دەوری هەیە ئەمانە کەواتە ئەبێت دایک و باوک چاودێری گەوری مناڵی خۆیان بن چۆن دایک و باوک جارێکی دیکە ئەو ڕۆڵی ئاراستەکردنە ئەو ڕۆڵی ژیان داگیرکردن لە تەکنەلۆژیا بە شێوەی گشتی لە یاری ئەلکترۆنیەکان لە ئایپاد لە مۆبایل بیگەڕنەوە بۆ هونەر بیگەڕنەوە بۆ کتێب بیگەڕنەوە بۆ چیرۆک بیگەڕنەوە بۆ مۆسیقا و بۆ سرود و بۆ شعر گوتن ئێمە وەکوڵێ دایک و باوکان هەر خۆیان وایان کردو کە تەکنەلۆژیا بدرێتە دەست منداڵەکان چۆن ئێستا وەری بگرنەوە لە کاتێکا کە بە شێوەی گشتی مدمین بوون پێوەی بە شێوەی گشتی تەکنەلۆژیا زاڵ بوو بەسەریانە ئەمە شتێک حاڵی زۆر گرنگە ئەوە ئێستا بوون بە کتێبخانی گشتی سلەیمانی بەشێکەیە تایبەتە بە کتێبخانی مناڵ مناڵ بەرە بۆ کتێبخانەیە وانە یان چاڤیلەند یان پارکی ئازادی کە ئەو مناڵە کە چوو سواری چەرکوفەلەق بوو سواری یاری باشەکان بکات لەگەڵ خۆیان تەمەنی خۆیان گونجاوە هەستەکە مێشتی ئەحەسێتەوە هەستەکە دەرونیشی ئاسوودەیە کە دەرونی ئاسوودە بوو کۆمەڵێک کتێبی باش قسە بدەست هەستەکە ئەو مناڵە شتێکە کەواتە باشتی چارەسەر بۆ مناڵ بە هەموو باوکتێک ئەڵێم مناڵەکانتان بنێرن بۆ کتێبخانەی گشتی سلەیمانی بەشی کتێبە کتێبی مناڵەکان
چون ئەو کتێبانە هەموو ئەو کتێبانەیە کە لەگەڵ مناڵ گوجاوە سا من مناڵی خۆم کە مناڵ بوو بیرمێت هەمیشە ئەمر بۆ کتێبخانی گەشتی بەشی مناڵان بۆ لە کتێبە بێتاقەت دەبوو کتێبیشکەیە بینی چیرۆشی بینی شعری بینی کۆمەڵی یاری کێ بینی ئەمانە هەموو کاریگەری هەیە ینی ئەوە نیە تۆ لە تەوەرێکا بیخۆن بڵێ بەس چیرۆ بخوێنە کۆمەڵ شتە بینێت کۆمەڵ کتێبە بینێت کۆمەڵ بەرنامە ئەبینێت ئەمانە هەمووی پەیوەندی هەیە ئیمڕۆ بەڕاستی تۆڕی کوڵاتی ڕاستشتی بەسوودە بۆی ئاسانکاری مۆبایل کۆمپیوتەرمانە بەڵام ئەبێت بەشی بتوانین بە شێوەیەکی ئیجابی بەکاربێنین نەک بە شێوە سلبیەکە ئێستا بۆ منە قوتابی هەیە بۆ ئینێک گەڕێت سەرچاوەی گەڕێ هونەریە یا ئەدەبیە ناچێت عەزیێت بکێشێت بچێت بۆ کتێبخانەی گەشتی لە ئەنتەرنێت کام کتێبی بوێت ئەتوانێت وەریگرێت کەواتە ئێمە پێویستە بۆ ئەو شتانە حەز بە هینەکان بکەین شتی ئەلکترۆنی بۆ ئیجابی نەک بۆ سلبی بەڵێ مامۆستا سەرچڵ کاتی بەرنامەکەم بەرەو تەوابوو نەچێت کۆتا قسە و سەرنج و پەیامی جەنابەت چیە لەبارەی گرنگی هونەر بۆ منداڵ و برەودان بە توانە هونەریەکانی منداڵ ئەو شتەی من نەمپرسی بە پێویستکە جەناب داماژی پێ بکەیت ئەوەی کە لای من گرنگە ڕێز و خۆشەویستیە تەباییە با هەموو هەوڵ بین یەکتیمان خۆش بێوێ با هەموو هەوڵ بین تەبابین برابین یەکمان خۆش چکون بە تەبایی و برایەتی و خۆشەویستی و کەسایەتیشی چاک ئەتوانین ئەم ئامانجەکان پێشین کە تەبایی نەبوو غیرە هەبوو بەغیری هەبوو ناتوانین شت بکەین کەواتە ئەوی کە بەلامەوە گرنگە هەر ئەوەیە ئێوەش خۆش بین و چەپێک زۆر سپاس ئێوەش شاد بن یاخۆ مەمنونتانم زۆر سپاس بە بەڕێز مامۆستا سەرچڵ شەوقی سەرپەرشتیاری پەروەردەی پسپۆڕی هونەر و ئەندامی سەندیکای هونەرمەندانی کوردستان کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خوازبووی سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئێوەش مەمنونتانم بژین بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەشدا هاتمە کۆتایی هەڵقەی ئەمڕۆمان تا بەیەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ